ئەرێ ئێوە پەرلەمان و پەرلەمانتارانی خولی شەشەمی کوردستانتان بیرماوە؟ بەخوا باوەڕ ناکەم چونکە خۆشم بیرم نەماوە ئەوە نە دەمێکە هەڵبژاردن کراوە. ئەزانن کام پەرلەمانە ئەڵێم ئەو پەرلەمانەی زیاتر لە ساڵێک و مانگێک و 12 ڕۆژە هەڵبژاردنەی بۆ کراوە تا ئێستاش قوفڵی دەرگاکەی نەکراوەتەوە. جا باسی ئەو پەرلەمانتارە فەقیرانەی ئەم خولەتان بۆ بکەم کە 1 ساڵی ڕێکە سوێندی یاساییان خواردووە. ئێستا ئەڵێن باشە بێتاقەت نەبوون لە ماڵەوە کوڕە نەبابە بێتاقەتی چی و دووشەشی شیانە چی وەکو ئەوان خوا پێیاون بڵێن بۆ با لەم گرافیکەیە پێتان بڵێم بۆ موچەی پەرلەمانتاران 7 ملیۆن و 700,000 دینارە. 9 موچەیان وەرگرتووە 9 جارانی 7 ملیۆن و 700,000 دینار کە 69 ملیۆن و 300,000 دینار دەکا. خۆ ئێستا زانیتان بۆچی دووشەشیانە؟ باسی ئەوەش ناکەین لەگەڵ دەست بەکاربوونیان و کاراکردنی پەرلەمان یەکی 3 پاسەوان شوقا خان و ئۆتۆمبیلیان بۆ دابین دەکرێت. خۆ ئەم فەقیرانە بڵێن چی ئەگەر پارتی و یەکێتی بەناخێریان زوو پێک بەهاتنایە ئەوانیش دەوامیان دەکرد و موچەکەشیان حەڵاڵ دەکرد. جا هەموو دنیاش بگەڕێ شوێنێکی تر نادۆزیتەوە کە وەکو دوکان مامەڵە لەگەڵ پەرلەمان بکات کەی ویستیان دەرگاکە بکەنەوە کەی نەشیان ویست دای بخەن. خوا ئەمە پەرلەمانە یان کۆمپانیای هەلی کارە.